کارکردن بۆ هەر مرۆڤێک ئەگەر زەحمەتی و ماندووبوونێکی زۆریشی پێویست بێت ئەوا لە کۆمەڵگادا بە شانازیەوە سەیر دەکرێت. هەر بەوە مەبەستەش بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە کار دەکات لە پێناو دۆزینەوەی کار بۆ کرێکاران و کردنەوەی خول و ڕاهێنان و بەدواداچوونی تەندروستی و سەلامەتی بۆ کرێکاران راپۆرتێکیان بۆ ساڵی 2017 بڵاو کردەوە. بە پێی راپۆرتەکە دەرفەتی کاریان بۆ 1600 کرێکار ڕەخساندووە و لەوانەش 211 کەس کارەکانیان بەلاوە پەسەند بووە. هاوکات لەگەڵەوەشدا ڕایدەگەێنن ئاستی بێکاری لە بەرزبوونەوەدایە. ڕێژەی بێکاری و ژمارەی بێکاران و ژمارەی ئەو کرێکارانە کە تەرێک دەکرێن یان ئیشی خۆیان لە دەست دەدەن لە زیادبووندایە. ئێمە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە کۆمەڵێ چاڵاکی هەڵدەستین کە ئەو چاڵاکیانە بۆ ئەوەیە ڕێژەی بێکاری کەم بکرێتەوە و هەروەها ئەو کرێکارانە کە ئیشانە دەزەکەن مافەکانیان نەفەوتێتن و هەروەها هەلی کار بدۆزینەوە بۆ کرێکاران. ساڵ لە دوای ساڵ ژمارەی هەلی کارەکان کەمترن چونکە وەکو وتم ژمارەی پرۆژەکان کەمتر بووە، ژمارەی کۆمپانیاکان کەمتر بووە. بە تەوەقعاتی من ئەم ساڵیش ڕێژەی بێکاریەکە لە 13% زیاترە، بەڵام من بزەبت نازانم 13.5 13.6 14 بەس لە 13 زیاتر ئەوە تەوەقع. بەشێک لە کرێکارانیش وەک خۆیان دەڵێن لە کات ژمێر 6 بەیانی تاوەکو 5 ئێوارە لەسەر شەقام دەوەستن و چاوەڕێی دەرفەتێکی کارن. دەڵێن ژیانیان ئەستەمە و هەموو ڕۆژێک کاریان دەست ناکەوێ، بۆیە بەبێ ئومێدیەوە سەیری داهاتوویان دەکەن. ئیشەکەمان زۆر زعیفە و ئێمە زوو دێن، ئێمە لە بەیانی سعات 6 هاتینە حتا سعات 4 دەبینین. ئیشەکەمان خۆت زای زعیفە و ئێمە کرێکارن سە بکرێت دانیشتینە مانجی 100,000 دەدەن کرێ و خۆت زای وەزعەکەمە زۆر خراپە. ڕۆژ دەبە قەیرانی داراییە لە بۆ انتیخابەی ئیشەکە هەنمایە بۆم لە کەلەشێ تێم هەموو ڕۆژێ 6,000 سرف دەکەم بەخۆیان 20,000 ئیش دەکەم یان ئیش ناکەم. ئەوە ئەگە 20,000 ئیش کەم شەشم دەڕات 15,000 چی بکەم مەسرف لە ماڵی. ئیشەکەمان زۆر زعیف بووە. دەوامان لە هەرێمی کوردستانە مەعاشەکەی بدەتن ئیشەکەش خەڵکە ئیشەکەی دەبتەوە. دەوێتمان ئیشەکەمان لەو ناوەکەش بنووسین بەخوای 10,000 20,000 لێ وەلەگرن دەرێت مراجعەمەکە مراجعەکە و خڕ حاشە هەمووی درۆ ئیشەکەش ناکەن. هەفتەی لەوانەیە 2 ڕۆژە بیتن 3 ڕۆژە قسمەتە بەخوای. شەکەمان زۆر زعیفە. سندیکای کرێکارانیش ڕەخنە لە حکوومەت دەگرن کە وەک پێویست نەیانتوانیوە پلانێکی تۆکمە بۆ باشکردنی ڕەوشی کرێکاران دابڕێژن. دەشڵێن بەهۆی هەرەسهێنانی کۆمپانیاکان و بێپلانی حکوومەت لە پرۆژەکاندا کرێکاران بوونەتە زەرەرمەندی یەکەم. پرۆژەکان ماوەپووز بوون کار ناکەن ئێستا لە کار کەوتون. بابرێم ژێوی ژیانی کرێکاران زۆر سەخت بووە بەڕاستی. کرێکاران ئێستا دەتوانین بڵێن لە هەموو چینەکان لە هەموو توێژەکانی کۆمەلگا زیاتر زەرەرمەندن و بێکار. پلانە شووانە بووە، پلانە شووانە بووە کە بەرژەوەندی و ژیانی کرێکاران چاک بکرێت نە لەلایەن حکوومەتەوە. بابرێن شتێکی وان نەبووە. ئێستا ئێمە وەکو مژدەیەک لە یەکی ئایار بە کرێکارانی بڵێن ئەو پرۆژەیە شتێکی واکراوە کە لە بەرژەوەندی کرێکاران بی. ئەگەرچی ساڵانە لە ڕۆژی جیهانی کرێکاراندا کۆمەڵێک چالاکی بۆ یادی کرێکاران ئەنجام دەدرێت، بەڵام هیچ کام لەم جۆرە چالاکیانە مژدەی خۆشی بۆ توێژی کرێکاران پێ نییە. هاوکات بەپێی ئامارەکانی ساڵی 2017 8 کرێکار گیانیان لەدەستداوە و لە 4 مانگی ڕابردووشدا کرێکارێک گیانی لەدەستداوە. بەڵام پرسیار لەوەدایە ئاخۆ کێ خەمخۆری کرێکارانە و کێ دەتوانێت ژیانی ئەو کرێکارانە دابین بکات کە چەندین ساڵ شانیان دەدەنە بەر پیشەی کرێکاری و پاشان گیان لەدەست دەدەن. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.